وێڕای سلااوێکی دووبارە بینەرانی ئازیز و خۆشەویستی تلڤزیۆنی کۆمەڵە لەم بەشە لە بەرنمەکەماندا کورتکراوەی بابەتێکی کەنعان موختار پێشکەشتان دەکرێت لە ژێرناوی ڕژیمی تاریکی پرۆژەی ڕووناکی هێزی ئینتزامی لەگەڵمان بن. دەیانەوێت کەش و هەوای شارەکان بە تەواوی تاریک و ڕەش بکەن، کەوتونەتە گیان ئەو ژنانەی کە ملکەچی حیجابی ئیجبارینی. دەستی مەمورەکانیان زیاتر ئاوەڵە کردووە بۆ سوکایەتی پێکردن و تونند و تیژی چاوپێکەوتن لەگەڵ هێندێک شایەت حاڵ. نیکا کچێکی تەمەن 28 ساڵە کە لە مانگی خەرمانانی ساڵی 1401 هەتاویەوە جلوبەرگی دڵخوازی خۆی لەبەردەکات و لەچک لەسەر ناکات و لەگەڵ هاوڕێکانی لە کافە و شەقامەکاندا کۆ دەبێتەوە و شێوازێکی ژیانی جیاواز لەوەی گرتوویەتە بەر کە دڵخوازی حکوومەتە. لە هەمان کاتدا کە گوشارەکان لەسەر حیجابی ئیجباری لە ئێران زیاتر دەبن، بە ڕادیۆ زەمانە دەڵێت من خۆم کەسێکی پێگەیشت و ژیرم، بۆیە دەتوانم جلوبەرگەکانم هەڵبژێرم. حیجابی ئیجباری هەر لە بنەڕەتەوە هەڵەیە، سنووردارکردن و سوکایەتیکردنە بە کەرامەتی ژنان. پێویستە ڕێگە بە هەموو کەسێک بدرێت جۆری پۆشینی خۆی هەڵبژێرێت. ئەگەر گوشارەکان تونتریش بن، من ناگەڕێمەوە بۆ پێش لە خەرمانانی 1401 هەتاوی. چۆن دەتوانم گوێ لە حکوومەتێ بگرم کە لە بنەڕەتەوە قبوڵم نییە؟ دەڵێن دوکانەکان بەهۆی ئافرەتانی بێحیجابەوە پلۆم دەکرێن. پێم باشە نەچمە هیچ دوکانێک بۆ ئەوەی پلۆم نەکرێت، بەڵام لەچک لەسەر ناکەم. خۆم بۆ جەریمە و گرتنیش ئامادە کردووە. ڕۆژی یەکشەممە هێندێک ژنی چارشێو بەسەر هوشتاریان پێدام. گرنگیم بە قسەکانیان نەدا و لە کۆڵانێکەوە خۆم دەرباز کرد. ئێستا ئێمەی کە حیجابی ئیجباریمان نییە دەبێت وەک دز بە کوچە و کۆڵانەکاندا تێپەڕین و ئاگاداری خۆمان بین. بەڵام من ئەم یاری مشکوپشیلەیەم پێ باشترە لە حیجابی ناچاری. ڕژیم لە جیاتی ئیسرائیل دەیەوێت تۆڵەی سەخت لە خەڵک بکاتەوە، بەڵام ڕێگەی هەڵەی هەڵبژاردووە. 25 خاکەلێوە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران بە پێی فەرمانی عەلی خامنەئی ڕێبەری ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران دوو هێرشی بەرفراوانی ئەنجامدا. سەر لەبانی هێرشی هێزە ئینتزامی لیباس شەخسیەکان و هێزەکانی بەسیج بۆ سەرژنانێک بۆ پوششی اختیاری و لە ئێوارێشدا هێرشی تۆڵەسەندنەوەی سوپای پاسداران دەژبە ئیسرائیل. ئەگەر لە لای دەسەڵاتدارانی سیاسی شەڕی تۆڵەسەندنەوە لەگەڵ ئیسرائیل کۆتایی هاتووە، بەڵام هێرشی هێزەکانی ئینتزامی بۆ سەرژنانی ئێران تازە دەستی پێکردووە. ڕۆژی شەممە لەگەڵ دەستپێکردنی پرۆژەی بەناو نور شەپۆلێکی نوێی هێرشی توندوتیژی بۆ سەرژنانی خاوەن پۆشینی اختیاری لە هەموو شارەکانی ئێران دەستی پێکرد. هەواڵەکان ئاماژە بە گرتنی دەیان ژن بەهۆی ڕەچاو نەکردنی حیجابی ئیجباری و پلۆمکردنی دوکانەکان و دەست بە سەرداگرتنی ئۆتۆمۆبیل و هەروەها معاملەی توندوتیژ لەلایەن مەمورانی هێزی ئینتزامی دەکەن. هەر لە یەکەم ڕۆژەوە وێنە و گێڕانەوەی جۆراوجۆری توندوتیژی هێزەکانی ئینتزامی لە نێوان بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کرایەوە، لەگەڵەوەشدا بەرخۆدانی ژنانیش بەردەوام بوو. با لێردا باس لە چڕکردنەوەی توندوتیژی دژی ژنان بکەین کە لەم بابەتەداتوە. شەپۆلی نوێی ماملەکردن لەگەڵ ئەوەی کە کۆماری ئیسلامی بەبێ حیجابی ناوی دەبات ڕاستەوخۆ دوای دووتارەکەی عەلی خامنەئی لە 15 و 22 خەرمانانی 1403 دەستی پێکرد. ئەو لە هەردوو تارەکەیدا باسی لە چڕکردنەوەی گوشارەکان بۆ جێبەجێکردنی حیجابی ئیجباری و سەپاندنی شێوازی ژیانی ئیسلامی کرد. ڕێبەری کۆماری ئیسلامی لە یەکەم وتاری داوتی حیجاب حکمێکی ڕەهای شەریعەتە و ناتواندرێت پشتگوێ بخرێت و هەروەها بێ حیجابی پەیوەست بە دوژمنەوە ناو دەبات. هەروەها لە وتارەکەیدا بۆ جەژنی ڕەمەزان لەم ساڵداوتی بە دڵنیاییەوە کۆماری ئیسلامی ئێران بە نیازی ئەوە نییە تەنیا خەڵک ناچار بکات بۆ ڕەچاوکردنی ئاین، بەڵکو لە بەرامبەر شکاندنی نۆرمەکانی ئاینیشدا ئەرکی لەسەرشانە. نابێت چاوپۆشی بکەین. ئەبێت بەرپرسان و کۆمەڵانی خەڵک و مەمورانی ئەمر بە مەعروف و نەهی لە مونکر ئەرکی خۆیان لەو بوارەدا جێبەجێ بکەن. بەڵگەکان ئەوە دەردەخەن کە مەمورەکانی هێزی ئینتزامی لە سەردەمی نوێی مامەلەکردن لەگەڵ پۆشینی اختیاری ژنان توندوتیژیەکی زۆر بەکاردەهێنن.
شاید حاڵەکان دەڵێن ئەفسەرانی پۆلیس بۆ دەستگیرکردنی ژنان دار و شۆکێر بەکاردێنن و بە بێڕێزیکردن و قسەی سووک ڕوبەڕوویان دەبنەوە. لیژنەی دۆزینەوەی ڕاستیەکانی نەتەوەی گرتوەکان لە راپۆرتەکەیدا لە 8 مارسی 18 ڕەشەمەی 1402 هەتاوی حکوومەتی کۆماری ئیسلامی بە دۆسیەی جددی پێشێلکردنی مافی مرۆڤ و جنایەت دژی مرۆڤایەتی بەهۆی ڕەفتارەکانی وەک توندوتیژی بە دوواداچوون و ڕاوەدونان و ئازاردانی جنسی و جنسیەتی دژی ژنان لە کاتی ناڕەزایەتیەکانی ساڵی 1401 هەتاوی تۆمەتبار کرد. سەرەڕای ئەمەش کۆماری ئیسلامی نەک هەر لە هەڵاواردن و توندوتیژی بەرامبەر بە ژنان ڕانەگرتووە بەڵکو بە پلانێکی نوێ کە بە پلانی ڕووناکی ناسراوە توندوتیژی زیاتر کردووە. یەکێک لە شایەت حاڵەکان بەم شێوەیە باسی توندوتیژی هێزەکانی حکوومەت بۆ سەرژنانی ئازادپۆش بۆ زەمانە دەکات. ژمارەی ئەفسەرەکان نزیکەی هەمان ژمارەی بەرەنگاربوونەوەی ناڕەزایەتیەکانی ساڵی ڕابردووە. لیباس شخصیەکان ڤیدیۆ و وێنە دەگرن و مەئمورە چارشێو پۆشەکانیش هۆشداریەدەن. هەرکە وەڵامێکیان بدەیتەوە دەتگرن. ژنێک بەهۆی ئەوەی شاڵەکەی تەنگ بووە و شەڵوارەکەی کەمێک کورت بوو دەستگیر کرا. وەک چەقەڵ بە 6 کەس دەوری مرۆڤ دەگرن. ئێمە لە ڕاستیدا ئەمنیەتمان نییە. ئەوان هیچ جیاوازیەکیان لەگەڵ داعش نییە. ئەگەر داعشیش بهاتایە ئەویش هەمان کاری دەکرد. گوشار و قەدەغەکان تەنیا ژنانی بە قسەی ئەوان بێحیجاب ناگرێتەوە. ئەحمەد ڕەزا ڕادان سەرۆکی گشتی هێزە ئینتزامیەکان سەبارەت بە چڕکردنەوەی گوشارەکان و جێبەجێکردنی پلانی ڕووناکی ڕایگەیاند ئەم پلانە لە بواری پیشەکانیشدا جێبەجێ دەکرێت. ئەو پیشانەی کە بەڕێوەبەرەکانیان حیجاب بەکارناهێنن گرنگێکی جددیان پێدەدرێت. بێگومان سەرەتا ئاگادار دەکرێنەوە و جاری دووەمیان دوکانەکانیان پلۆم دەکرێت. لەو بارەیەوە زۆرێک راپۆر لەسەر پلۆمکردنی دوکانەکان و شوێنی کەسابەتی هاوڵاتیان لە شارە جیاوازەکاندا بڵاو کراوەتەوە. یەکێک لە فرۆشیارانی جلوبەرگی ئافرەتان لەو بارەوە بە زەمانە دەڵێت ئەوان دەیانەوێت خەڵکی بکەونە گیانی یەکتر بەهۆی کەسب و کاری کەمەوە. لە ڕۆژی شەمەوە هەر ژنێک دێتە دوکانەکەم بە شەرمەندەیی و زۆرێک داوای لێبوردنەوە داوایان لێ دەکەم کە لەچکەکەیان بکەنە سەریان. زۆربیان هەر لەچکیان پێ نییە. لە ماوەی چەند کاتژمێرێکدا 5 دوکانیان لە ناوە پلۆم کرد. ئەمانە سنووری بێڕێزی و بێشەرەفیان بەزاندووە. لەم دۆخە ئابووریەدا بۆچی دەبێت مرۆڤەکان لە نان بێبەش بکرێن؟ ئاخر ئەم حیجابە چییە کە ئەم هەمووە خەڵکی لەسەر ئازار دەدەن؟ پرۆژە یاسایەک کە نەبۆتە یاسا. پرۆژە یاسای دوورودرێژی حیجاب و ئێفاف هێشتا لە نێوان مەجلس و شۆڕای نیگاباندا دێت و دەچێت و هەروەها هەرگیز ڕفراندۆمێک بۆ پێوانەکردنی بیرروڕای گشتی سەبارەت بە یاساکانی حیجاب لە ئێران نەکراوە. لەو پەیوەندیدا ڕۆژنامەی شەرق لە ڕووی قسەکانی سەید مێهدی حۆجەتی پارێزەرەوە نووسیوێتی لە بنەڕەتدا مەئموری هێزی ئینتزامی وەک جێبەجێکار ناتوانێت مەرجەعێک بێت بۆ دیاریکردنی ئەوەی کە ئایا ژنێک حیجابی ئاینی هەیە یان نە. چالاکوانێکی مەدەنی سەبارەت بە کردەوەی دەرەوەی یاسای ئۆرگانەکانی حکوومەت دەڵێت یاسا لە کۆماری ئیسلامیدا هیچ بایەخێکی نییە. ئەوەی گرینگە فەرمانەکانی عەلی خامنەییە. هەر بۆچوونێکی هەیبێ لەبارەی بابەتێکەوە دەست بەجێ بە شێوەیەکی یاسایی و سەر و یاساییەوە بۆچوونەکانی موو بەموو جێبەجێ دەکرێن تەنانەت ئەگەر لەگەڵ بەرژەوەندیە نیشتمانی و جەماوەریەکاندا ناکۆکیش بن. هەموو ئەو توندوتیژەی کە لەم ڕۆژانەدا لەبارەی حیجابەوە بەکاری دێنن بەهۆی وتارەکانی ئەم دویانەی جەنابیانەوەیە. لە ڕاستیدا لەم دۆخەدا نابێت بە دوای بوارە یاساییەکاندا بگەڕێن چونکە بوون و نەبوونیان هیچ فەرقێک ناکات. لە سەرەتای پرۆژەی نورەوە تا ئێستا چەندین وێنە و ڤیدیۆی شارە جیاجیەکانی ئێران لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراونەتەوە. هێندێکیان بەڕوونی توندوتیژی ئەفسەرانی پۆلیس نیشان دەدەن. هاوڵاتیەک بە ناوی بەکارهێنەری ماڕاڵ دەڵێت ڕژیمی عەلی خامنەیی دەوێت تۆڵەی شکستەکانی خۆی لە جەماوەر و بە تایبەت ژنان بکاتەوە. دەسەڵاتی سەربازی فەشەلی ڕژیمیان لە هێرشەکەی سەر ئیسرائیل بینی. ئێستا دەیەوێت ئەو شکستە شەرمەزارەکەرەی کە هەیەتی لێرە قەرەبوو بکاتەوە. من بە 35 ساڵ تەمەنەوە
یەک یادەوەری خۆشم لەم حکوومەتە نییە. من نە ئاینەکەیم قبوڵە، نە مەلاکانی، نە یاساکەی، نە بڕیارە سیاسیەکانی. ئەگەر بە نرخی لە دەستدانی گیانیشم تەوا بێت، حیجابی ئاخوندی لەبەر ناکەم. خوێنی من لە خوێنی مەحساکان و ئارمی تاکان ڕەنگینتر نییە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، ئەوەی کە پێشکەشتان کرا کورتکراوەی بابەتێکی کەنعان مختار بوو لە ژێرناوی ڕژیمی تاریکی پرۆژەی ڕووناکی هێزی ئینتیزامی هیوادارین کە بەدڵتان بوێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگربێت. کاتێکی خۆش.